دیارە ئەمڕۆ ساڵگەکە في شكل يقداونا صار 1984 لحظة طبعا صار 1984 تقريبا بروي دولة داگیرکاری تورکیا دا هەڵبەتە ئامانج لە تەقاندنی ئەم فیشەکە ئەو بوو کە دەوڵەتی داگیرکاری تورکیا ئاگادار گەلی کورد پێشێن نەکات و لەوە بەدوای ئەوەی کە ئەم فیشەکە تەقینرا دیارە دەنگدانەوەی گەوری لە ناوخۆی تورکیا و جیهانیشدا دروست کرد و ئەو تەقاندنی ئەو فیشەکە هەڵبەتە پەیامێکی زۆر گەورە و گرنگ بوو بۆ دەوڵەتی داگیرکاری تورکیا بۆ ئەوی چیدی مافی گەلی کورد و گەلانی تری ناو تورکیا پێشێن نەکات هەڵبەتە ئەو بوو ئەو خەباتی چەکداریە درێژی کێشە هەتاوکو ڕۆژی ئەمڕۆ بەردەوامە و ئەمە دەستکەوت و سەرکەوتنی گەلێک گەورەی بەدەستهێناوە بۆ هۆی ئەوەی کە لە باکووری کوردستان نەتەوەیەک زیدوو کاتەوە کە بە تەواوی ئەو نەتەوەی خەریک دەبوو لە ناو دەچێت و دەوڵەتی تورک هیوای لەسەر ئەوە هەڵسنی بوو کەسیدی کوردەکان هیچ توانایەکیان نەماوە ناتوانن چیدی بەرگری لە خۆیان بکەن لەمە بەدووە شتێک ناوی کورد کە ئەوان کاتێکە شۆڕشەکانی کوردیان لەناو برد تەواو یعنی هیوای لەسەر ئەو هەڵسنی بوو کە سەرجەم شۆڕشە کوردیەکانیان لەناو بردووە و شتێک نەماوە بە ناوی گەلی کورد بەڵام کاتێک کە ئەم شۆڕشە مەزنە دەستی پێکرد ئەو بۆ هۆی ئەوەی کە وردە گەلی کورد لە باکووری کوردستان و لە پارچەکانی تریش هەست بە زیندووبوونەوە بکات هەست بکاکە ئەمە بزوتنەوەیەکی زۆر کاریگەرە و لە داهاتووشدا کاریگەری گەورە لەسەر کورد و گەلانی تری ناوچەکە دروست دەکات بە خۆشحاڵی دەبینین کە ئێستا ئەنجامی زۆر باشی بەدەست هێناوە دەبینین بە تایبەتی لە ڕۆژئاوای کوردستان هێزێکی تۆکمە و پڕ بایەخ دروست بووە بە تایبەتی بزوتنەوەی توانیتی ژنان لە دەوری خۆی کۆ بکاتەوە و هێزێکی ئەوەندە مەزن و کاریگەرە دەبینین لە ناوچەکەدا بە تایبەتی لە سووریا کە ڕۆژنیە کە کۆمەڵکوژی ڕوونەدا لە سەردەمی بەشار ئەسەد و هەروەها لە سەردەمی ئێستا ئەحمەد شەرعی بینین کە کۆمەڵکوژی گەورە ڕووبەڕووی نەتەوە و ئاین و ئازاکانی تر دروست دەبێت بەڵام ئەوەی تەن ئەوەی کە پارێزراوە لە ناوچەکەدا بەهۆی کوردەکان بە تایبەتی پارێزراون و هەموو لەتەوەکانی تریشکە ژیانیان پارێزراوە بەهۆی بوونی ئەو هێزە گرنگەوە کە سەرۆک ئاپۆتوانیتی هێزێکی ئەوەندە کاریگەر و گەورە دروست بکە کە کوردەکان بتوانن بە تەواوی بەرگری لە خۆیان بکەن لە هەمان کاتیشدا بینین کە لە پارچەکانی کوردی کوردستان هیوایەکی گەورەیان لە ناوگەلی کووردا دروست کردووە هێزە بە بڕوای من کە گەلی کورد لە هەمشەم پارچە هیوایان لەسەر ڕۆژ شۆڕشەڵسنیوە و لە ئێستاشدا دەبینین کە ئەو هێزە داوای ئاشتیەکە هەرچەندە ئەوان کە فیشەکیان بکەن ئەمانجیانی داواکردنی مافەکانی ئێستا چەندین ساڵە بەڕێز وەزەرانی ئەمریکا لە زیندانیش بوو هەمیشە لە فڕسەتێک گەڕاوە بۆ بۆی کە داوای ئاشتی بکات بەڵام دەوڵەتی کوردی هەمیشە ئەویان سەکوت کردووە لە ناو زیندانیشا و هەمیشە شەڕی تایبەتیان بەرامبەر کردووە بەڵام ئێستا دەوڵەتیان ناچار کردووە کە دێتە سەر خەت و لە هەمان کاتیشدا بۆ ئەوەی کە چیدی گەلانی ناوچەکە و ئەوەی چیدی لە هەمان کاتیشدا تورکەکان نەکوژێن و دایکان زەرستان لە چیدی کۆمەڵکوژی بەرامبەر گەلانی ناوچەکە ڕوودەدەن بۆیە ئێستا لە هەموو کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەبینین کە هیوایەکی گەورە لەسەر ئەو بزوتنەوەی هەڵچندا و بە تایبەتی ژنان ئێمە بە هیوایەکی گەورەوە لێ دەڕوانین. من مەرزی ئەحمەد سەرەتا سڵاوی خۆم تەواوی گەلی کورد و پیرۆزبایی دەکەم لە تەواوی گەلی کورد بە بۆنێ ئەم ڕۆژە پیرۆزەی 15 تەباخەوە ئەم ساڵ ئەم ڕۆژە لە ساڵەکانی تر زۆر جیاوازە کەویش ئەوەیە کە لە چەکە و گوازرایە بۆ بانگەوازی دیموکراسی و ئەم ساڵ بە گروتین و بە دڵخۆشیەوە هاتوونە یادی 15 تەباخ دەکەینەوە زۆر دڵخۆشین وە ڕێبەراپۆش ئەم ڕۆژە پیرۆزەی زۆر بە گرنگ زانیوە کە باسی کردووە 15 تەباخ بۆ تەواوی گەلی ڕۆژێکی پڕ پیرۆز و خۆشیە ئەم ساڵ تەواو جیاوازە لە ساڵەکانی پێشوو وەک دەبینن خەڵکێکی زۆر هاتووە بۆ ئێرە زۆر دڵخۆشن بەو پرۆسەی دیموکراسی کە سەر بگرێت پەیام ئەوەیە کە ئەم پرۆسێ سەر بگرێ و ئاشتی بەرقەرار بێت و تەواوی گەلی کورد دڵخۆش بن بەو پرۆسەیەوە.